گیرفانی خاڵی و بێباکی حکومت فەرمانبەرانی زانکۆی سلێمانی ناومێد و بێزار کردووە لە دەوام و لەو جۆرە لە ئیدارەدانا. نزیکبوونەوەی جەژن و وەرنەگرتنی موچەکانیان ئەوانی هێناوەتەوە بەردەم زانکۆی سلێمانی و دەڵێن لە سای حکومڕانیەکی شکست خواردوو ئەم جەژنە بێ موچە بەڕێ دەکەن. من خۆم مناڵێکی خۆم پێداویستی تایبەتم یعنی من لەم کاتا دووبارە بەرپێویستم پێنەوێ کەمتر نییە لەوە بەڕاستی و خەڵکیش بێهەڵوێستە لەم مەوزوعە حەق وایەتر خەڵک هەڵوێستی هەبێ یعنی لەم موچە دواکەوتنە بۆ لە هەولێر ئەدرێ بۆ لە سلێمانی نادرێ. يعني من برسالك اللي هو يعني هولي والبولي قلت بس يعني فأجا يا حكومتين بو أفرقوا جوازية بكري لا بين سليماني هوليرا. طبعا تا إسمه مش ما يجسم أورك دوا وزارة الخدمة بالا كزان كسلمانيش لشوار شيء وزارة الخدمة بالايا. أما وين رابردوا كمشدرة أو روشنا مانجي بينجوا سبي تروا أشيت مانجي بينجوا يكي بينجكات. بەگومان ئەوانەی کە موچەکانیان کەمە بە وەزعێکی خراپە تێپەڕین بە وەزعی خراپی داراییە تێپەڕین بەشێکی زۆران قەرزیان لەم و لەو کردووە بۆ ئەوەی کە بتوانن پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی خۆیان پێدابینکەن ئەمە بەدەر لەوەی کە تۆ ئەم موچەیەکە وەرەگریت بەشی هەرە زۆری موچەکەی بەشی هەر پێداویستی ڕۆژانەی خۆیەکە ناتوانێت شتێکی لێ کۆبکاتەوە یان بتوانێت پێداویستی کە گرنگی بۆ ماڵەکەی هەیە جگە لە شتی ڕۆژانە یان کە بەو ماڵی گرنگە پێی دابینم کرێت. موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان ماوەی چەند مانگە کەوتۆتە نێو ململانەیەکی سیاسی دوو حیزبی دەسەڵاتدار و لە سنووری سلێمانیش گرفتی دواکەوتنی موچە زیاترە. پێشتر پاساوی حکومەت نەناردنی 200 ملیارەکەی بەغدا بوو. ئێستا نەگەڕانەوەی داهاتە بۆ تەواوکردنی موچە. فەرمانبەران ئەو بێباکیەی دەسەڵاتداران بە سوکاتی دەزانن بۆ فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان. يعني معقول نية تو بيش نوروز موشت ورنقردوا بيش ججن موشة ورناقري يعني نازن متاكي أمنا عدالتية والله نازاني من منايب دو بين دو حزب ما بوين بضحية كاكا موشة كمان أو هاي هاتو بحياتت لجيانت بينيوتا هيك دوام بك ببي موشة معقولة إمام مانجي بينجين موشة مانجي دو مان ورقردوا بدراسة أم زليل كرني سليماني لدوزار شواردو بردوامة دو حزبي دەسەڵاتان کە لەم شتە بەردەوامن لەم شتە بەرپرسن باشە ئەم بیانەکەی یا بەسەر ئەوە ئەو بیانەکە یا بەسەرە کە لە کۆتایە لە ژێر و ڕێکەوتون و لە سەرزارێکیش لە ئەعلامیان شەڕەکەن. ژیان و گوزەرانی فەرمانبەران بەهۆی پێنەدانی موچەکانیانەوە تا دێت خراپتر دەبێت و ئێستا نزیکین لە مانگی 5 هێشتا موچەی مانگی 3یان وەرنەگرتووە. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.